بەڵام خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا پاس لە بابەتێکی گرنگ ئەکەین لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێکدا لە بچووکترین تەمەنە و بۆ گەورەترین تەمەن بە ڕەگەزی نێرومێەوە ئەویش بریتە لە وەرزشکردن. بێگومان ئێمە تا تەکنەلۆژیا و کایەکانی ژیان بەرەو پێش بڕوا مرۆڤەکان تەماڵترە بن، یعنی ئەگەر لە بچووکترین ئیشی ڕۆژانەوە دەست پێ بکەیت کە لە ماڵە هەڵەسای تەلەڤیزۆنەکەت کزەکرد یا تەلەڤیزۆنەکەت ئەگۆڕی، ئێستا ئەم شتانە هەموو بوونەتە کۆنتترۆڵ، ینی ئەو جوڵە بچووکە نەماوە کاتێک ئەتەوێت بچیتە مارکێتێک بازاڕێک کە نزیکە لە ماڵەکە یا بچی بۆ مزگە و یا بۆ قوتابخانە هۆی ئۆتۆمبیلەوە جوڵەکەم بۆتەوە. بۆیە وەرزش گرنگی زۆری هەیە لەم ڕۆژگارەدا کە تاکەکانی کۆمەلگەت کەمتر ئەجوڵن و ئەو خواردنی هەشمانە خۆتان نەزانن بە جۆرە لە جۆرەکان ئەوەنە تەندروست نییە کە بڵێ بە شێوازێکی باش و چاک لە لاشەیە حەل ئەبێ. وەرزش جۆری زۆرە، شێوازی جۆرە، کاتی زۆرە. ئێمە ئەمڕۆ بە تایبەت لەسەر وەرزشی بەیانیان قساکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێبەند کامەران، مامۆستای زانکۆ و ڕاهێنەری لەشجوانی کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لەگەڵمان میوانە. زۆر سپاس مامۆستاگەر لەوە دەست پێ بکەین بۆچی وەرزش لە بەیانیانە، یعنی سوودی وەرزش چییە لەگەڵ کاتەکەی بۆ نە بەیانیان بێ، نیوەڕوان بێ، پاش نیوەڕوان بێ، شەوان بێ، چ فەرقێکی هەیە بۆ بەیانیان زیاتر گرنگی پێ بدرێت لە وەرزشە؟ ئایا ئەمە دروستیان وەرزش هەر کاتێک بکرێ ئاساییە؟ با لە کۆتاییەکەوە دەست پێ بکەم، وەرزش هەر کاتێ بکرێت سوودی خۆی هەیە و ئاساییە و گرنگیەکی زۆری هەیە. بەڵام مرۆڤ هەروە هەڵکەوتووە کە لە بەیانیانە زیاتر چالاکە، زیاتر نەشاڵێکی هەیە، ئەتوانێت هەسێ بە کاروبارەکانی. بۆیە بینین زۆربەی لە هەموو دنیا ئەو شتە باوە کە ئیشکردن لە بەیانیانە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوەی کە مرۆڤ لە بەیانیانە کە لە خۆ هەڵەسێت چالاکیەکی هەیە کە ئەتوانێت زۆرینەی کارەکانی لە بەیانیانە ئەنجام. تاوان وەرزشیش بەدەر نییە لەوە کە چالاکیەکی جەستەییە بێگومان لە بەیانیانە سوودی هەیە لە کۆمەڵێک ڕووەوە. یەکێ لەوانە ئەوەیە کە تۆ پشوویەکی باشە وەرگرتووە، خەوێکی باشە هەبووە، شەوەکەی کە 6 ساعتە 8 ساعتە 7 ساعتە چەندێکە خەوتووی و کاتێک کە بەیانیان هەڵەسیت ئەمە لە لایەنێکەوانێت تۆ هەموو لەش لە پشووا بووە و زایدەن ڕۆژیش و سەرەتای ڕۆژەکەی چالاکیێکی باشە ئەتوانی وەرزشی تیا بکەی. بێنە سەر لایەنە زانستێکە، لایەنە زانستێکە ئەوەیە تۆ کەسانی کە زیاتر مهتەمن بە دابەزانی کێش زۆرتر گرنگی لە یان سوود لە وەرزشکردنی بەیانیانە بین، بە تایبەتی ئەگەرنانی نەخواردبێ بۆ چکە تۆ بە درێژایی شەوەکە هیچی نەخواردووە، تقریبن مەعیدەی بەتاڵ بۆتەوە لە خۆراکەکان، تەنها خۆراکی ناو ماسوولکەکانمەوە ئەویشی بە درێژایی شەوەکە کەمێکی سووتان و بۆیە کاتێک کە دەسەکە بە وەرزشکردن تەنها تەرکیزی لەسەر چەوری ئەبێ. بۆیە ئەو کەسانی کە چەوریە سووتێن باشترێکە بەیانیان زوو تەمرینکەن. باشە مامۆستا ڕێبەند، وەرزشەکان جۆرا و جۆرن کە ئەڵێن وەرزشی بەیانیان کام جۆری وەرزشە گرێتەوە؟ ئایا ئەو وەرشانەیە کە بمە ئامێرەکان بەکارێنرێت لە قاعەکانەکرێیان کەسێک دەتوانێت لە ماڵەوە بیکات؟ زۆربەی کات ئێمە کە ئەڵێن وەرزشکردن هەر جوڵەیەکی جەستەیی بکەیت لەش ئیسفادەی لێ کات بەشی خۆی، بەڵام عادەتەن گونجاندنی ئەو کەسە مەسەلەن ژیانی خۆی ستایلی ژیانی ڕێگە بەچی ئەیەوێت مەسەلەن بڕاتە هەوڵێکی وەرزشی کاتی ئەوەی هەیە یاخود نەخێر کاتی ئەوەی نییە بەیانیان زۆر بێ هەستە و فریای دەوامەکەی بکەوێت. ئەجینا ئەگەر بکرێت کۆمەڵێک جوڵەی تەندروستی ڕێکوپێکی بەرنامەدا ڕێژراو بێ لە ماڵەوەش بیکەی ئاساییە، بە تایبەتی هەنێ لە جوڵە بەسیتەکان تۆ مەرج نییە هەمومان وەرزش بکەین بۆ ئینجاز بۆ ئەوەی کە پلە بەدەست بێنین یاخود بچینە پاڵەوانێتیەوە. خەڵکانێکە هەیە تەنها بۆ تەندروستی خۆیان بڵێ بۆ لە ژڕێکیەکی سادەی خۆیان زۆر ئاساییە توایە لە ماڵەوە کۆمەڵێک جوڵە ئەنجام بات و هەمان شێوە سوودیشی لێ بینێت. بەڵام ئەکرێ ینی جوڵەی هەڵا زیانمان لێ باوەک لەوەی سوودی بەتەکید بە تایبەتی ئەو بە نەزانانەها لە ماڵەوە خەریکی وەرزشکردنە. زۆر جار ئێمە کێشەمان لەگە خەڵکا لە چییە ئەڵێن هەر ڤیددیۆیەکی بینی یا هەر شتێ و مەرج نییە تۆ بڕۆی تەقلیدی بکەیتەوە وەکو ئەو بکەیتەوە، چونکە بەعزێ جار ئەم حاڵەتانە بۆ کەسانێک کە ئاستێکی پێشکەوتوی هەیە یاخود بەردەوامە لە وەرزشکردن تۆ ئەمڕۆ دەستپێکی نابێت کۆمەڵێک جوڵە هەیە ئەنجامی بێ حتاگەر لە ماڵەوەش بێ. مەسەلەن کێشی جەستەی خۆم چەندێکە گریمان 70 کیلۆ، من ئەگەر یەکسەر دەست پێ بکەم بەوەی کە جەمپ بکەم ئەمە زەختێک دروستەکە لەسەر ئەژنۆم، لەسەر پشتم، لەسەر پێیەکانم. لەبەرەوە باشتر وایە لە جوڵە سادە و ئاسانەکانەوە سەرەتا دەست پێ بکەیت، چکە جوڵە قورسەکان زۆرینەی کاتە بێتە هۆی ئەوەی کە پێکانێکە توشکات. زۆر باشە، چۆن
ئەوترە نانی بەیانی وا باشتر لە کاتژمێر هەشتی بەیانی لانەدا ئەگەر ئێمە باس لە وەرزشی بەیانیان بکەین دروستترین کات بۆ وەرزشی بەیانیان کێ لە کێی تا کەی باشە ئەنجام درێت ئەمە یەک دووهەم ئایا وەرزش تەنها بۆ ئەو کەسانەیە کە گرفتێکی تەندروستیان هەیە ویان کێشێکی زیادیانی ئەنێتای بەزانین یاگەر کەسێک گرفتی تەندروستیشی نەبوو کێشی زیادیشی نەبوو ئاسایی و دەشبێت ببێ بە کولتور و وەرزش بکات زۆر باشە یەکەمیان ئەوەی کە لە چ کاتێکی بەیانیانە وەرزشکەیان لە کاتژمێر چەنە عادەتەن باشتر وایە ئەگەر مەبەستەکە ئەوەیە بەرەو پێشەوە بڕۆی لە ڕوانگەی وەرزشەکەەوە لە ڕوانگەی جەستەیی خۆتەوە مەسەلەن ئەنجامێکە هەیە توێ بگەی بەو ئەنجامە ئەمە باشتر وایە کە لە خەو هەستای لە دوای دوو کاتژمێرەوە دەست پێ بکەی بۆ تۆ لە خۆ هەڵەسی دەسوودە و چاوێ شوی دوای تۆ زەرنانێکی بەسیتە خۆی لە دوای ئەوە جەستە و پێویستی بە ساعت و نیوە کە تا هەرسی بکات لە دوای ئەوە ئەتوانی وەرزشکی ئەمە حاڵەتێکی ترە هەیە وەکوی کە پێشتر باسمان کرد ئەگەر بتەوێت تۆ چۆرەکانی جەستە بتوێنیتەوە باشترێک کە دەستە پێ کرد ئاوە خۆیتەوە چایەک قاوەیەک شتێ خۆیتەوە ڕاستەوخۆ دەسەکەی بە تەمرینکردن کاتەمە بەسەر دوو بەشە دابەشە بێت پرسیاری دووەمیانە ئەوەی کە ئەڵێ ئایا مەرجە هەموو کەس کێشێکی تەندروستی هەبێ وەرزش بکە ئەڵێ نەخێر بەڵام خودی وەرزشکردن خۆی یەکێکە لەو ڕێگانی کە ئیگرینە بەر بۆ بەدەزێنانی جەستەیەکی تەندروست بەڵام ئەکرێ من لەشیشم تەندروست بێ وەرزشیش بکەم ئەمە چیم بۆ کات ئەمە وا کات ئەندامەکانی ناوەم خۆی ئەگەر باشە باشتری بکە بۆ نمونە من کە کەسێکم هەیە دڵی 70 جار لێ لە خولەکێکە ئەمە نۆرماڵە هیچ مشکلێ لە دڵیان نییە بەڵام کاتێک کە وەرزشێکی تەندروستەکە پلانێکی زانستی بینم دوای ماوەیەکی تر دڵی بەهێزترە بێ لە جاتەوەی 70 جار لێبا لە خولەکێکە 65 جار لێ 63 جار لێ ئەمەش طبعاً دوای ماوەیەکی بەردەوام کەواتە من لێرەیە وەرزش چی بۆ کردم کاری ئەندامەکانی ناوەوەی جەستەمی باشتر کرد مەرج نییە نەخۆش بم ئەکرێت من خۆم تەندروست بم بەس تەندروستیم باشتر بکات مامۆستا ڕێبەند هەز ناکەی ئێستا ئەوەمان لێ هاتووە ئەبێ دکتۆر بۆمان بنووسێ وەرزش بکەین ینی ئەمە چیمان تێگەێنێ ئەم حاڵەتە بینی ڕۆژانە وەکو خۆت کە کەسێک دکتۆر بۆی نووسیوە ئەنجا بیری لەو کردێتەوە بیر لە تەندروستی و وەرزش ئەوان بکات زۆر جار ئەمە ئەوەی کە مەشغوڵی شتەکانی دنیاین ئاگامان لە خۆمان و لە تەندروستی خۆمان نەماوەتەوە سەرەکی خەڵکانێک مەشغوڵی ئیشوکارە مەشغوڵی داوامکردنێکی زۆرە سەرقاڵە بە کۆمەڵێک شتی لاوەکیەوە خۆی بیرەچێتەوە تەندروستی خۆی بیرەچێتەوە کاتێ ئاوڕاتۆ سەرەکە کێشی زیای کردو نەخە کێشی زیای نەکردووە بینێت لە ناوە بۆ نمونە چەوری هەیە لە جەستەیە لە چەوری خوێنی بەرزە چەوری جگەری بەرزە کاتێکە هەست بە کێشەیەکی تەندروستیەکەەوە چێتە لای پزیشێکی بەڕێز ناچاری ئەکاڵێت تۆ باشتر وایە وەرزش بکەی خۆی دوو حاڵەتە هەیەوە تا داودەرمان و عیلاجەکان بەکارەهێنی یانەوە تا وەرزش ئەکەیت ئەگەر وەرزشکەی وەرزش لایەنە تەندروستێک ئاسانەکەیە لایەنە سروشتێکەیە تۆ بە سروشتێ توانی ئەو کێشەیە چارەسەر بکەیت بەڵام ئێمە زۆر جار بە خەڵکێکەڵێن چی خۆت بڕۆ وەرزش بکە پێشەوەی کە بە زۆر بوونێرن باش مامۆستا پرسیارێکی ترکە گرنگە بەلای منەوە ئەوەیە کە وتت وەرزش لە ماڵەوە شو لە جگە لە هۆڵیش ئەکرێ بەڵام ئەگەر لە ماڵەوە بکەین چه جۆرێکی وەرزش بکەین تەمارینی سیدی بکەین وەرزشە هەوایەکان بکەین وەگەر بمانێت بە کەلوپەلێک بیکەین کە وەکو بڵێ بچێتە بری ئەوەی قاعەکان بە چ شتێک لەمانە وەرزش بکەین لە ماڵەوە ئەمە ئەکرێت لە ماڵیشە ئەو کەلوپەلانە بەکاربێنین بەڵام کێشەکەمان چییە ئەمڕۆ من باڵێن ئەم تەمرینەم هەیە دوو دڵسم پێ ئەم تەمریناکەم بە 2 کیلۆ سەرەکەم دوای هەفتەیە دوای 2 هەفتەم 2 کیلۆیەکەم بۆتەوە بۆم وێ بیکەم بە 3 دوای ماوەیشترم 3 بکەم بە 5 بیکەم بە 10 ئایا ئەگونجێ بۆ من ئەم هەموو کەلوپەلەم هەبێ لە ماڵەوە ئەگەر بڕیاری ئەوە ما بە کەلوپەلیاوەتە ئەبێ هۆڵێکی بچووکراوم هەبێ لە ماڵەکی خۆمە یاخود ئەکرێ من تەنها ڕاهێنانە هەواییەکان ئەوەی کە جەناب ئاماژە پێ مەسەڵەن تەمارینە سویدەکانەکە ئەکرێت تەمارینی ئایرۆبیکسە یاخود ستێپێکی بچووکم هەیە لە ماڵەوە لەگەڵ ئیقاعێکی مۆسیقای بەسیتا کۆمەڵێک جوڵی لەسەر ئەنجامێم ئەمە واو لێەکە کە تۆ بتوانی بەردەوام بیت ینی مانێک دوان سیان 6 مانە توانیت تۆ لە ماڵەوەم جوڵانە بکەی بەڵام مەسەلەی کەلوپەلەکە ئەگەیتە قۆناغێکە ئەو شتانی کە هەتە بەشە ناکات لەشە زیاتری ئەوێ هەر بۆیە ئەو کاتە باشتر وایە ڕوو لە هەڵە وەرزشەکان بکەی زۆر باشە ئەنی وەکو خۆمان دەزانین لە کۆمەلگایمە تا ڕادێک کەمتر خانمان وەرزشەکان هەرچەنە ئێستا شتەکە گۆڕاوە ینی خانمانیش بەرەبەرە هاتوون باسی ئەومان بۆ بکەی هیچ جیاوازیەک هەیە لە وەرزشکردن لە نێوان خانمان و پیاواندا و تا چەندێک گرنگە هەمووان گرنگی پێ بدەن ینی لە گشتەمەنەکانە لە هەردوو ڕەگەزەکە
وەکو لایەنە تەندروستێکە و لایەنی سوودبینینەکە هەردووکیان بە هەمان شێوە سوودەبینن و هەردووکیان بە هەمان شێوە بەرەو پێشەوە ئەڕۆن. بەڵام ئەکەوێتەوە سەر جیاوازی و ئامانجی کە هەیەی سەرەکەی خەڵکانێکە هەیە لە خانمانە تەنها تەرکیز لەوە کات بۆ نمونە کێش دابەزێنێت یا لە پیاوانە حەزەکات ماسوولکەیەکی گەورە دروستکە ئافرەت حەز ناکات ماسوولکەیەکی گەورە دروستکە لە شێکی ڕەشیقیوێت. ئەمە شێوازی ڕاهێنانکردنەکەیان بێگومان گۆڕانکاری تایە مەسەلەن کە پیاوان تەمرینەکەن ئامانجیان با بڵێن پاڵەوانێتیە کە سێرەکەی کێشێکی زۆر بەکارێنێ قورساییەکی زۆر خانمان ئەمەیان ناوێت ئەم ڕێگەیە ناگرنە بەر ئەوان زیاتر ئەو ڕاهێناناکەن کە هەوڵ بات جستەیان بە شێوازێکی ڕێک و بە شێوازێکی فید بهێڵێتەوە. لەگەڵەوەشە لە هەردوو ڕەگەزا ئێمە کێشی زۆر و کێشی کەممان هەیە، بەڵام کاتێک کە کێشی کەم وەربگرین بە نمونە لە نێوان ڕەگەزی پیا و ئافرەتە، پیاوان هەمیشە حەزیان بەوەیە کە بە ماسوولکە ئەم کێشە بەرزکەنەوە، بەڵام خانمان ئەمەیان نایە. ئەمە جگەلەوەی کە هەر دروستیش نابیانی بەهۆی گۆڕانکاری هۆرمۆنی و گۆڕانکاری فسیۆلۆجیەکان ناهێڵێت ئەم حاڵەتی ماسوولکە گەورە بوونە زۆرە لە نێوان خانمانە دروست بێ، بەڵام بە شێوەیەکی گشتی جیاوازیەکان زیاتر لە ئامانجەکەی خۆی بینێتەوە. ئەژینا وەکو ئامێر هەمان ئامێر بەکارهێنن، وەکو کەلوپەلەکان هەمان کەلوپەل بەکارهێنن. زۆر باشە. باست لە خواردن کرد پێشتر، بەس منە پرسم لە کاتی وەرزشە ئاو خواردنەوە دروستە یان نادروستە و ئەگەر دروست بێ ڕێژەکەی چەنە، ینی لە کاتی وەرزشکردنە چەند ئاو بخورێتەوە؟ طبعا باشتر وایە ئاو بخورێتەوە، مە حاڵەتی یەکەم، چونکە ناکرێت تۆ وەرزش بێت و ئاو نەخۆیتەوە، چونکە حاڵەتێک هەیە کە تووشی جەستا بێ پێوترێ دیهایدرێشن، ینی حاڵەتی وشکبوونەوەی جەستە و بۆ ڕوایە تۆ کە تەمرین ئەکەی یا کە وەرزشێک ئەنجام ئەیەی سوڕی خوێنە چالاکە بێت لە ینی دڵە زیاکات ئەمەوە کا پلەی گەرمی لە شەبەرز بێت و زۆرجار ئارەقەکەیتەوە. ئەی من چۆن تاویزی ئەو ئاوە بکەمەوە کە لەشم دەرچووە؟ حاڵەت یەکەم. دووەمیان زۆرمان پێویست بەوەیە کە ئەو گۆڕانکاری کیمیاویانە ئەو تەفاعولاتانی کە لە جەستەمانە ڕوو ئەیات بۆی ئاسانتر کارەکەی خۆی بەباشی ئەنجام با پێویست دەکات ئاو هەبێت لەگەڵیا. بەڵام زۆر جارەوە وتراوە کە تۆ باشتر وایە ئاو کەم بیخۆیتەوە، نەک هەر هەمووی بە یەکجار ئاو بخۆیتەوەوانە بۆ ئەوەی کە تووشی هەڵاوسانی گەدە نەبی، یاخود هەنێ جار تۆ ئارەقێکی زۆرە کردوتەوانە پلەی گەرمی لەشە بەرز بۆ تۆ ئەگەر بێت و ڕاستەوخۆ پەرداخێک دوو پەرداخ ئاوی سارد بخۆیتەوە ئەمە حاڵەتێک دروستەکە کە بەم منتیقەیە کە ئەوە چێتە خوارەوە پلەی گەرمی و منتیقەیەدا ئەبەزێنێ، ئەمەش باش نییە. بەڵام باشتر وایە هەچ کاتێک هەستێک کرد کە دەمە بەرە وشکبوونە ڕوە یاخود تینوێتیەکە هەیە ئاو بخۆیتەوانێ، باشتریش وایە 2 قم 3 قم ئاو بخۆیتەوە بەشێکی تەمرینەکەکی ئەگەڕیتەوە تۆ زیشتراوە خۆیتەوە، یانی لەگەڵەوەیان نین ئەو دەبە ئاوی کە پێێتە هەمی بێکجار بخۆیتەوە دوای تانی سایتراو نەخۆیتەوە، باشتر وایە پچڕ و بەردەوام بێت. زۆر باشە. وەکە زانین ینی خواردن، خاو، جوڵە، هەناسەدان ئەمانە هەمویان پەیوەندیان بێکەوە هەیە. گەر بێت و لێکێکیانە کەم تەرخەمی بکرێ ئەوی تریان سوودی لێ نابینرێ. کەسانێکمان هەیە بەیانیان هەر حەز ناکەن هیچ خواردنێک بخۆن، هەشمانە شێوازێک نان خواردن نانەخوا کە تەندروست نییە. ئەمە چ کاریگەریەکێ بێت لەسەر وەرزشی بەیانیان، یان پێویستە چی بخورێ، چ زمینە سازیە بکرێ بۆ شێوازی وەرزشکردن لە بەیانیاندا؟ وقودی ئینسان خۆراکە، ینی ئەو خواردنی کە ئێمە خۆین بڕیارەیات کە من ڕۆژەکەم چۆن بڕێکە، مەگەر بێتم بەیانێکی ژەمێکی تەندروستم خوارد بێ ئەو ڕۆژەم بە کاملی یاخود هەتاوەکو ژەمی دواتر من کێشەیەکم نییە بە شێوازێکی زۆر باش ئەڕۆم وزەیەکی باشم هێت و ئەم چالاکیەکانم ئەنجام بم. ئەگەر هاتوو خۆراکەکەم ناتەندروست بوو، ناتەندروستمە بەستمان لە چییە؟ ئەکرێ خواردنەی کە من ئەیخۆم یەک پارچە شیرینی بێت، مەسەلەن ئەچم 3-4 کەوچک مرەبا ئاخۆم یان ئەستەلێ پسکیتێ شتێکە خۆم و شیرینیە بەڵێ یاوە تا زۆر چۆر بێ. ئەگەر شیرینی بوو تۆی یەکسەر ڕێژەی ئەنسۆلین لە خوێن تا بەرزەکەیتەوە لەش تا بەرزە بێتەوە، کاریگەریەکی نێگەتیڤە بۆ دروستەکە لەوەی کە لەشە چەوری کۆکاتەوە. ئەگەر هاتوو من خۆراکێکی زۆر چەورم خوارد، چەوری لەبەرەوەی کە پێویستی بە کالۆریەکی زۆر زۆرە، یعنی تۆ هەر 1 غرام 9 کالۆری ئەوێ کەم من خۆراکێکی زۆر چەور ئەخۆم جەستەم زۆر قورسە بێ، سەرەکەم چیم لێ خاومەوە خەومیێت. کەسانێکە بینی کە بەیانەکەی ڕۆنانێکی زۆر قورسە خۆن ئاچێ بۆ دەوامەڵە خەومیڵە بۆڵم بەیانانێکی زۆرم خواردەوە. قسەکەشی ڕاستە، ئەگەر بێت و ڕێژەی چەورێکە زۆر بێت ئەو حاڵەتی خاوبوونەوەی بۆ دروستەکە. بۆیە باشتر وایە زۆر جارەوە وتراوە کە ژەمی بەیانیان ژەمێکی سەرێکیە، تەمان هەموو ژەمەکان ژەمی سەرەکین، ناڵین بەیانی لە نیۆڕۆ باشتر یاخود بە پێچەوانەوە، هەمویان ژەمی سەرەکین لە کاتی خۆیان
پێویستیە بۆیە ئەبێ بخورێ بەڵام باشتر وایە تۆ ئەمەنە بخۆی کە نەگەیتەوە حاڵەتی کە بە تەواوەتی لە پەلۆپە بکەویتر تەواو هیچی ترە بۆ نەخوێت کاتە ڕێژەکەی گرنگە و جۆری خواردنەکەش جۆری خۆراکە زۆر گرنگە بەڵێ اینجا دوای ئەوە ڕێژەکەی باش ئەوە باسی خۆراک بوو ئەی مامۆستا با پەیوەندی نێوان خەو و وەرزش باس بکەین ئایا پەیوەندیکی ڕاستەوخۆیان هەیە پێکەوە بۆ نمونە تاکێک ئێوێ هەستێ بەیانی وەرزشی بەیانیان بکە ئەم تاکە ئەگەر سەعات 2 شەو خەوت بێ لەگەڵ تاکێک سەعات 10 شەو 11 شەو ئەخەوێت فەرقی هەیە کابێ خەو وەرزش ینی پەیوەندیان هەیە یانیانە بەتاکید پەیوەندیان هەیە بە تایبەت ئەو کەسانی کە شەوان درە نەخەون ئەوە هیچ بەیانێکی خەبەری نابێتەوە زوو لە بەرەی تێرخەونە بۆ بەڵام ئەگەر بێت و بەیانێکی بە زۆریش خەبەری کەیتەوە بڕوان پێ بکات تەمرینی بۆ ناکرێت هەموو لەشی تێک شکاوە لە بەرەی تێرخەونە بۆ ئەسڵەن ئەمە جگە لەوەی کە لە ناوەوەی جستەی چەنەها کێشەی بۆ دروست بۆ چونکە ئێمە لە کاتی خەوە هۆرمۆنێکی زۆر گرنگ هەیە کە دەری ئێنەوە کاتی کە جستە چێتە قوڵایی خەوەوە گرۆث هۆرمۆنە هۆرمۆنی گەشە دەرئەیاد لەشمان ئەگەر بێت و منم هۆرمۆنی گەشەیەم بە تەواوەتی دەرنەدرێکەوەتە چ گەشەیە بم بە ماسوولکەکان چ گەشەیە بم بە خانەکان چۆن بەرەو پێشەوە بڕۆم ئێمە سەرەکەی ئەو کاتی کە زۆر گرنگە بۆ دەردانی هۆرمۆنە ئەو کاتە هەمومان بە خەبەرین هەمومان خەریکی مۆبایلەکەین دوی شەو مەفروزە لە قوڵایی خەوابی کەواتە باشتر بە تۆ لە 11 لە 12 خەوت بێتی ماکزیمم تۆ لە سەعات 2 یاخود لە سەعات 3 ئەخەوی کاتێک لەش یا جستە و ئێوێ بگاتە ئەوەی قوڵایی خەوەکە و ئەو هۆرمۆنە دەرباس سێرەکات تۆ بە زەختێکی دەرەکی کە بە ئەلەرمی مۆبایلەکەی یەکێکە خەبەری یەکاتەوە کەواتە جستەی ئەم هۆرمۆنەی دایمەن نەقسە بێ بۆیە ئەبینێ بەردەوامەڵە من تەمرینەکەم بەزیز بەرەو پێشەوە ناڕۆم هیچ گەشەیە ناکەم ئەوە ڕاستەوخۆ یەکەم پرسیار کە لێ یەکەین خەوەکەیەتی کە بینین خەوەکەی باش نییە کوالیتی خەوەکی باش نییە مامۆستا کەسانێکمان هەن ئەنی ئەڵێن حەزمان لە وەرزش نییان قورسە بۆمان بیکەین ئەمە چی زیانێکە گەێنێت دواتریش ئەو کەسانی کە بۆ نمونە نەخۆشن ینی چۆن ڕەچاوی وەرزشەکانیان بکەن ئەم دوو خاڵە باس بکەین حاڵەتی نەخۆشیەکان بە پێی جۆری نەخۆشیەکە ئەبێ پلانی بۆ دامبرێت مەسەڵەن نەخۆشی تا نەخۆشی جیاوازی هەیە هەنێ نەخۆشی هەیە زۆر قورسە بتوانم جارێ سەرەتاوە بەبەستیەوە بکەم چارەسەر نییە ئەکرێت ڕێگری لە کۆمەڵێک نەخۆشی بکرێ ئەکرێت حاڵەتە تەندروستەکەی بەرەو باشتر بەرێ بەڵام تۆ کەسێکە هەیە نەخۆشیەکە بڵێ من چارەسەری ئەەکەم بۆ وەرزش ئێمە چارەسەرمانە ئامادەکردنە یعنی عیلاجمانیە تەهیلکردنەوەیە بە پێی حاڵەتی نەخۆشیەکە مەسەلەن خەڵکێکە هەیە کێشەیەک لە کێشەیەکی بەسیط لە ئەژنۆیە هەیە ئەکرێت من لە ڕێگەی وەرزشەوە لە ڕێی ڕاهێنانەکانەوە ماسوولکەکانی بۆ بەقوت کەمتر زەخت بخاتە سەر ئەو ئەژنەی کە هەیەی بەڵام کۆمەڵێک نەخۆشی ناوەکی هەیە وەرزش ناتوانێت ئەم عملیە بکات ئەکرێت تۆزێک باشتری بکە بەڵام چارەسەر وەرناگیرێت بە هیچ نوعەتیە لەبەرەوە ئەوەی کە هەیە سەرەتا دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکەیە دواتر لە ڕێی ئەو دەستنیشانکردنەوە ئەتوانێت پلانێکی گونجاو دابنی بۆ ئەوەی کە ئەم کەسە بتوانێت لە ڕووی تەندروستەکەی و وەرزشکە پرسیارەکەی تریشیانە لە کاتە پێویستی بە ڕاوێژێک هەیە ینی بەتەکید بۆ کەسانی نەخۆشن دوو جار گرنگە کە ڕاوێژ بکەن پلاندانن بۆ وەرزشکردنەکە بێگومان وایە ئێمە ینی زۆر جار قسەم لە زۆر شوێنە کردووە کاری پزیشک لەگە کاری ڕاهێنەرە جیاوازە پزیشک ئیشی ئەوەیە کە تۆ دەستنیشانی جۆری نەخۆشیەکەەوە بۆ بکات و چارەسەرێکی دەرمانی و باتێ بەڵام ڕاهێنەرەکە ئیشی دەستنیشانکردنی نەخۆشی نییە ئیشی ئەوەیە کە تۆ کەسێکی پزیشک نەخۆشیەکەی بۆ دەستنیشان بکات و ئەم ئەگەر لە چوارچێوەی وەرزشەکەیە عیلاجی لابێت یاخود ئامادەکاری لابێت بتوانێت ئەو ئامادەکاریە بکات زۆر باشە لە تەوەرە و میحوەری تەندروستی وەرزشین هەم سەڕەمەند منە پرسم چێ نابێت وەرزش بکات کەسمان هەیە تۆزە قورسە بڵین کێ نابێت لەبەرەوەی هەمومان ئەتوانین وەرزش بکەین حتا ینی ئەوانەی کە کێشەیەکی ئەندامیان هەیە مەسەلەن نەقسی ئەندامێکیان هەیە ئەبینین سەرەکەین بتوڵات کراوەتەوە بۆیان پاڵەوانێتی هەیە خەڵکانێکە هەیە یاریەکەن لە سەر عەرەبانەیینەکان پاڵەوانێتی یەکەن کاتە هەمومان ئەبێ وەرزش بکەین بۆ چونکە وەرزش خۆی لەوان نابینێتەوە من تەنها تۆپێکم پێ بێت و
یاری پێ بکەم یاخود ئاسنێکم پێ بێت و بەرزیکەم و دایبەزن نە هەموو جوڵەیەک ئەکرێ ببێ بە وەرزش مەسەلەن کۆنتترین جوڵە لە مرۆڤایەتیە چێ ڕۆشتنە یعنی سەرەتا کە مرۆڤ هەبوو ڕاستەخۆ ڕۆشتنی ئەنجام ماوە ئێمە ڕۆشتن وەکو بەشێکی گرنگی ناو بواری وەرزش وەرەگرین مەسەلەن خەڵکانێکمان هەیە پێڵین دوایەوەی کە ڕاهێنانەکە و تەواو کرد 30 خولەک ڕۆشتنم بۆ بکە کەواتە هەموو مرۆڤێک ئەتوانێت وەرزش بکات تەنانەت ئەوەی کە لە جێگاشا کەوتووە ئەکرێت گرژبوون و خاوبوونەوەیەک بە ماسوولکەکانی بکات گرنگەوەیە هەر جوڵەیەک کە بە ماسوولکە ئەنجام بدرێت لە ژێر ویستی خۆما بێت خۆم ئەو جوڵەیە بکەم خۆم ئەو گرژبوون و خاوبوونەوەی بکەم ئەچێتە بواری وەرزشیەوە بەڵام ئەم وەرزشەی کە ئەم کەسەیەکە جیاوازە لە وەرزشی کەسێک کە بۆ ئینجاز و بۆ بەرەو پێشچوونەوە بیکات بەبەستەکەی منەوە بۆ نمونە کەسێک نەخۆشی دڵی هەیە گرفتی سەمامەکانی هەیە گرفتی سیەکانی هەیە نەخێر ئینزیلاقی هەیە نەخێر گرفتی ئەژنە و سەوفانی هەیە ینی مەبەستم لەوانەیە ئەمانە وابزان نابێ ئەمانە وەرزشکەن قسەکەی من مەبەستمەوە بوو ئایا هیچ کەسێکەیە کە نەخۆشیێکی دیاری کراوی هەبێ ئەمە ببێتە بەهانە عوزر کە وەرزش نەکات بە هیچ شێوەیەکەوە نییە حتا ئەگەر ئەوەی کە جەناب ئاماژە پێە کێشە لە دڵیا هەیە ئەکرێ وەرزش بکات بۆ بەهێزبوونی دڵی کێشەی لە ئینزیلاقێکی لە فەقەڕەیەکی دیاریکراهەیە ئەکرێ وەرزش بکات بۆ بەهێزبوونی ئەو ناوچەیە کە ئەو ئینزیلاقی تیا کە ماسوولکەکانە بۆ ئەوەی کەمتر هەست بە ئازار بکە ئەکرێ هەمومان وەرزش بکەین ینی کە لەوانە کە ئەندامی دڵ باشترین چارەسەر بۆی وەرزشکردنە بەڵام مڕاعاتی چی بکرێ ئەم کەسە پێویستە کات ئەو کێشە بەکاربێنێ کە لەگەڵ توانای جەستەیی و تەمەن و تەندروستیەکەی خۆیان ئاگونجێت شێوازی وەرزشەکانیشیان بە ئەکیدی بێژێت بە تەئکید تۆ یەکێکە نەخۆشی دڵی هەبێ ناکرێ من پێ بڵێم مادی بڕۆ 40 دقیقە ڕاکردنم بۆ بکەم مە زۆر قورسە دەستخۆش بێت زۆر بەڕێز مامۆستا ڕێبەند کامەران مامۆستای زانکۆ ڕاهێنەری لەرجوانی سوپاس بووی کەرم تۆرەیە لەگەڵمان سپاس بۆ دەستان خۆش بێت